ئێستا من لە یەکێک لە سەنتەرەکانی ئۆتیزمم لە شاری هەولێر دیارە لە ماوەی ڕابردوو بەشێک لە دایک و باوکان بە تایبەتی ئەوانەی کە منداڵی ئۆتیزمیان هەبوو دەوامی فەرمیان هەبوو دوانی وەڕۆکەی بوو زۆر جار منداڵەکان دەبووە بربەست و کێشە بۆیان نیان دەزانی منداڵەکانیان لەکوێ دابنێت لە کام سنتەر دابنێت چونکە ئەو سنتەرانەی کە هەبوون هی ئۆتیزم تەنها بەیانیان بوو واتە لە هەشتی بەیانی تاوەکو یەکی دوانی وەڕۆ بوو بەڵام لە ئێستادا بە بڕیارێک یاخۆت بەشێک لە سنتەرەکان دەوامیان کردوتەوە لە دوانی وەڕۆکەی من هەوڵە دەم زانیاری زیاتر لە میوانەکەم وەربگرم بزانم شێوازی ڕاهێنانەکان لێرە چۆنەوە لە ماوەی ئەو نۆماگەی ڕابردوو چەند منداڵ لێرە لەو سنتەرە چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە ناوژیانێکی ئاسایی لەگەڵ مامۆستا ئیسرا عەبدولخالق بەڕێوەبەری سەنتەری هانایی ئۆتیزم قسە دەکەم. مامۆستا بەیانیت باش پێمان بڵێ بۆ ئەو بڕیارەتان دەوامی ئێواران بکرێتەوە. بەیانیتان باش خۆشحاڵ بین کە ئەوڕ لەگەڵتان بەشدار دەبین. سەبارەت بەکردنەوەی دەوامی ئێوارانمان لە قەرارێکی زۆر زەڕورێتەوە ئەو بڕیارەمان ینی لە باردۆ خۆکی زۆر زەڕوریەوە قەرارەماندا ئەو ژەبەر ئەوەی خێزانێکی زۆر داواکاری لەسەر بووکە منداڵەکانیان پێویستی بە ڕاهێنانکردنە واتە بە تایبەت ئەو منداڵانەی کە بەیانیان لە قوتابخانەنە ڕێژەیەکی کەمی لە ئۆتیزمیان لەگەڵدایە لە قوتابخانەکان بەڵام پێویستیان بە ڕاهێنانی تاواکارە لەو لەناو قوتابخانە لە کاتی ڕاهێنانکردن و خوێندنە پۆلەکاندا کێشەیان بۆ دروست نەبێتن لەسەر داواکاری خێزانێکی زۆر زۆر بڕیارماندا کە دەستن بەکردنەوەی داوامی ئێوارانمان بۆ تاواکاری ئەو خێز ڕاهێنانانەی کە منداڵەکە بەیانە لە قوتابخانەیە و لە حەسردا لە سنتەر ڕاهێنانی بۆ بکرێت یاخود ئەو منداڵانەی کە دایک و باوکیان لە داوام بەیانیان ناتوانن بەهۆی داوامی ڕسمی و فەرمانبەری خۆیانەوە بەشداری بکەن لە ڕاهێنانەکانیان منداڵەکان بۆ ئەوی بێبەش نەبن مەستاوەکو تاواکەری داوامی بەیانیان داوامی ئێوارانیشمان لە ئێستادا کراوەیە و بە شێوەیەکی فەرمی بەشێکی ڕێژەیەکی دیاریکراوە لە منداڵمان وەرگرتەوە دەستمان پێکردو بە ڕاهێنانکردن لەگەڵیاندا. داوامی بەیانیە ساعات چەند لە بۆ چەندە و ئێوارەکەی لە ساعات چەند دەست پێ دەکە ساعات چەندیش کۆتایی بێت؟ باشە لە ئێستادا داوامی بەیانیانمان کاتژمێر 8 بەیانیە تاوەکێکی دوای نیوەڕۆ داوامی بەیانیانمان دەکەین لە یەکی دوای نیوەڕۆ تاوەکو چواری ئێوارە لە ئێستادا داوامی ئێوارانمان هەیە و دەکرێت لە داهاتووش کاتەکە ئینشاڵڵە زیاد بکەین ئێوارانەکەش و بەرەبەرە کاتژمێر زیاتری لە بۆ ئیزافە بکەین. مامۆستا زۆر جار باوکو و دایکان ئەوانەی کە منداڵی ئۆتیزمیان هەیە کاتێک کە دکتۆر پێیان دەڵێ منداڵەکەت ڕێژەیەکی ئۆتیزمی هەیە ڕاستەوە خۆت دەستبەرداری کۆمەڵک بابەتی تەندروستی دەبێت پێم بڵێ لە ماوەی ئەم ساڵ ینی بە تایبەتی ئەو نۆماگەی ڕابردوو لە سنتەرەکەی ئێوە چەند منداڵ چاک بۆتەوە و چۆتەوە نێو کۆمەلگا و دەستی بە ژیانێکی ئاسایی منداڵی خۆی کردوتەوە؟ زۆر باشە ئەمە سەرەتا زۆربەی جارکە خێزانەکەمان ئەو هەواڵیان لەلایەن پزیشکۆ پێ دەگوترێت کە منداڵەکەتان ئۆتیزمە تەواو بەرەو بێ ئەمەلی دەڕۆن واتە کاری یەکەمیمە پێش ئەوەی ڕاهێنان لەگەڵ منداڵەکە بکەین ڕاهێنان و گفتوگۆمان لەگەڵ دەرونی دایک و باوکەکەیە بۆ ئەوەی ئەوان ئامادە بن بۆ قبولکردنی منداڵەکەیان و ئەوان ئامادە بن بۆ ئەوی منداڵەکەیان بڕۆتە ناو ڕاهێنان کاری یەکەمیمە کارکردن لەگەڵ دایک و باوکەکان و دەرونی ماندووی ئەوان پاشان ئێمە دەتوانین بۆ بەڵگە جوانانێک کە ساڵانە هەمانە بۆ هەموو دەرچونە جوانێک کە ساڵانە هەمانە ئەمە لەکو هیوایەک بۆ ئەوانش دروست بکەین بڕنە بە کۆتا ئەمارمان کە ئەم ساڵە توانیمان لە یەکی نۆ تاوەکو 24 نۆ پێش ئەوی قوتابخان دەرگای قوتابخانەکان بکرێتەوە 13 کەیسمە ئامادە بکەین لە بۆ ناو قوتابخانە و ناو باخچەی ساوایانەکان کە ئەوە ڕێژەیەکی یەکزار زۆرە و هیچێک لەو کەیسانە بە شێوەیەکی ئاسان و بە هیچ شێوەیەکی چەند مانگێک لە ڕاهێنانکردن بەڕێنەکراون کەمترینیان کە لەلامان بوو ماوەی ساڵێک و 2 مانگ و کە ڕاهێنانی پێکرا و زۆرترینیشیان 3 ساڵ و 8 مانگ لە ناو ڕاهێنان بوو بەپێی ئاستی منداڵەکان و نسبە و ڕێژەی بەرزی ئۆتیزمەکەیان ڕاهێنانەکانیان کاتێکی زیاتر ویست بەڵام سوپاس بەخوای گەورە ئەوە تا ئێستا ڕۆشتون و مانکە لە قوتابخانەکان و بەبێ ئەوەی پێچەمە بێتەوە و دەخوای بەزیاد بێت زۆر سوپاس خۆش بێ دەست خۆش بێ ئاکام ئەوەی جێبیست بوون ئەمە زانیاریەکان بوو لەبارەی وەی کە دەوامی ئێواران لە سنتەرەکانی بەشێک لە سنتەرەکانی ئۆتیزم لە شاری هەولێر کراوەتەوە لەگەڵەوەشدا باسی لەو وردەکاریانە کرد کە لە نێو سنتەرەکەیان دەکرێتن و توانیویانە ئەو ژمارەیە ینی ئەو منداڵانەی کە لێرە بوونە لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕاهێنانیان پێکراوە و ئێستا جارێکی دیکە گەڕێنراونەتەوە نێو ژیانێکی ئاسایی و تەنانەت چوونەتە باخچەی ساوایان و خوێندنگاش.